سەرسەرم فەرمانبەرانی ئاساس و گەورەمان بایکۆتکردنی دەوام و گردبوونەوەی ناڕەزایی فەرمانبەران و مامۆستایان لە هەرێمی کوردستان بەردەوامە و تا ئێستا لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و قەزای کۆیە دەرگای قوتابخانەکان نەکراونەتەوە و تا دێت بازنەی مانگرتنی فەرمانبەرانی فەرمانگە حکومیەکانیش فراوانتر دەبێت. لقی سلێمانی یەکێتی مامۆستایان لە یاداشتێکدا کە ئاراستەی نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراقیان کردووە داوا دەکەن بڕەپارەیەکی بەپەلە بۆ وەزارەتی پەروەردە دابین بکرێت تاوەکو کەرتی پەروەردە لەم دۆخەی تێیدایە ڕزگار بکرێت. لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بە چەندین یاداش و داواکاری و سەردان و کۆبوونەوە و سیمینار لەگەڵ حکوومەتی هەرێم گەیشتونەتە ئەو بڕوایی کە حکوومەتی هەرێم لەم دۆخەیە ناتوانێت گرفتی پەروەردە و مامۆستایان چارەسەر بکات. بۆیە هانامانێناوە بۆ لیژنەی خێرانەکانی پەرلەمانی عێراق تاکو لە ڕێگەیەوانەوە بتوانین هۆکارە بین هاوکارە بین بۆ ڕێخستنەوەی علاقاتی نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێم. لە ڕانیەش بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران گردبوونەوەیەکی ناڕزاییان لە سەنتەری قەزاکەدا ئەنجامدا. هاوکات فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی کشتوکاڵ لە چەمچەماڵ دەوامیان بایکۆت کرد و گردبوونەوەیەکی ناڕزاییان ئەنجامدا و داواشیان کرد موچەکانیان لە وادەی خۆیدا پێ بدرێت و کۆتایی بە سیستمی پاشەکەوتکردنی موچە بهێنرێت. ئەم دەقەیەوە ئیتر دەرگای فەرمانگەکە داخین تاوە خەڵک تەحمولی نەماوە تاوە هەمووی بێزارە هەمووی بێتاقەتە یعنی وای لێ هاتووە خەڵک ئەڵێ بەس ئیمکانێتێکی بەسیتمە بێ وڵاتەکە بەجێڵم خەڵک وڵاتەکەشی لەبەر چاوکەوتووە. مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی دەڵێن ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێن ئەوە بەردەوام دەبن لە بایکۆتکردن. لە دوای دەستپێکردنی بایکۆتی دەوام لە ئێستادا دەرگای بەشێک لە فەرمانگەکانی سلێمانی و هەڵەبجە و کەلار و ڕانێ و چەمچەماڵ و کۆیە داخراون و فەرمانبەرەکانیان چوونەتەوە ماڵەوە. بەرنامەی دواترمان ئەوەیە کە هەوڵێکی گشتی و یەکانگیر بدەین بۆ ئەوەی بایکۆت بکرێت بایکۆتی بەردەوام و داوا لە سەرجەم فەرمانبەران دەکەین و ئیشی لەسەرەوە دەکەن کە مانگرتنی سەتاسەری لەو دەڤەرەدا دروست بێت. لە کۆتایی مانگی ئەیلولەوە مامۆستایان و بەشێک لە فەرمانبەرانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و قەزای کۆیە دەوامیان بایکۆت کردووە و ڕۆژ لە دوای ڕۆژیش ژمارەی فەرمانبەرانی ناڕازی و مانگرت و ڕوو لە زیادبوونە بەڵام تا ئێستا حکوومەت وەڵامی داواکاریەکانی نەداونەتەوە. کارزان تارەقێن ئارتی سلێمانی.